لە 18 شوبات پەرلەمانی کوردستان کۆبەوە و بەبێ بەشداری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرا کە لە کۆی هەرسێ ئەندامەکەی دەستەی سەرۆکایەتی دوانیان بەڕەسمی ئەندامی پارتین و ئەوەی تریشیان نزیکە لە بۆچوون و سیاسەتەکانی ئەو حیزبەوە. بەشداری نەکردنی فراکسیۆنی یەکێتی لە دانیشتنەکەی پەرلەمان بۆی پابەندەبوونی پارتی دیموکراتی کوردستان بوو بە ڕێکەوتنەکەی 5 شوبات لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە وردی بڕیار لەسەر دۆسیە گرنگەکانی کەرکووک و هەرێم و بەغداد درابوو. ئەمە جگەلەوەی ڕێکەوتنەکان نەخشە ڕێگای کارکردنی کوردستانی لەخۆگرت بوو بۆ 4 ساڵی داهاتوو لە هەموو بوارەکانی ئابووری و دارایی و سیاسی و پەیوەندی لەگەڵ عێراق. لا کۆبوونەوەکەی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرا، پۆستی سەرۆک و جێگری سەرۆک درا بە فراکسیۆنی پارتی، پۆستی سکرتێری پەرلەمانیش درا بە تورکمانەکان، لە نێو تورکمانەکانیش درا بە پەرلەمانتارێک کە بۆ چوون و هەڵوێستەکانی نزیکە لە پارتی. دانیشتنەکەی پەرلەمان بەبێ بەشداریکردنی فراکسیۆنی یەکێتی بە حاڵەتێکی ناتەندروست لە قەڵەم دەدرێت. بەم شێوەیە کە دوێنێ ئەو سەرۆکایەتی هەڵبژێردرا بەبێ بەشداریکردنی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەم بە حاڵەتێکی تەندروستی نازانم، چونکە یەکێتی هێزێکی گرنگ و کاریگەرە لە کوردستان. ئەوە دوای فراکسیۆنی پارتی دووەم فراکسیۆنە. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لەسەر دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان دەڵێت پەرلەمان بە دۆخێکی نائاسایی بەڕێوە دەچێت و پێویستە ئەم دۆخە چاک بکرێتەوە، چونکە پەرلەمان تەنها موڵکی یەک حیزب و لایەن نییە. پەرلەمانی کوردستان بە دۆخێکی نائاسایی ئەبرێ بەڕێوە ئێستا و لە دۆخێکی نائاساییایە. ئێمە هیوادارین کە برادەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بگەڕێنەوە جێگەی تەبیعی خۆیان لە پەرلەمانی کوردستان. پەرلەمان هی هەمومانە، هی حیزبێکی دیاریکراونیە بە تەنها. سەرۆکی فراکسیۆنی بەرەی تورکمانی ڕای دەگەێنێت پرۆسەکە پێویستی بە ڕێکەوتن هەبوو، بە تایبەت ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی. ڕاشی گەیاند بەردەوامی پرۆسەکە بەم شێوەیە بەبێ یەکێتی باش نابێت. ئێمە باش ئەزانی واقعی هەرێمی کوردستان لەسەر ئەم دوو حیزبە پێکاتوە لە پرۆسی سیاسی. ئەم دوو حیزبە کاریگەریان هەیە لە ناوچەت کۆلەبەر و خاوەن دەسەڵاتن کە بەبێ یەکێتی لەوانەیە کە باش نەبێت بۆ داهاتوو. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداریکردنی لە کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان بەستۆتەوە بە جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی 5 شوبات لەگەڵ پارتی. دەیەوێت وەک یەک پاکێت ڕێکەوتن لەسەر حکوومەت هەرێم و دانانی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک و بەغداد بکرێت. یەکێتی تاکید دەکاتەوە تا ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرێت بەشداری دانیشتنەکانی پەرلەمان و پێکهێنانی حکوومەت ناکات. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.